گڕەی پەژارەی دووری دیدارت قرچی هەڵێنا پێستی ئارامم گردی سەرگوڵی ونی ڕوخسارت شێوانی وێنەی تان و پۆی فامم شەرای بێوادەی تاسەی ڕەنجووری سووتانی تەرزی گوڵی ئامانم قرچەی نیوەڕۆی هیجرانی دووری پەڕوپۆی ئۆقرەی هەڵچڕووزانم جێژەڵوکەکەی دەم لە ماتەم بردی بەیداخی جۆشی دەماخم تەمی ئێوارەی گوێکێوانی خەم دایپۆشی گردی بناری ئاخم هات گەردەلوولی دەشتی مەینەتی قڕانی ڕێزە و پەترۆی خەیاڵم ڕەشەبای چلەی تووشی و نەکبەتی وەرانی میوەی ئاواتی کاڵم دەگەلاوێژی بە یەکگەیشتن کەی ئەکەویتە باوەشی داخم کەی لێوتەڕ ئەبێ بە ئاخ هەڵڕشتن کەی تەزووی ئۆخەی ئەگا بە ناخم